ئەمڕۆ زیاتر لە 7600 مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردی لە کەرکووک هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق پەیوەندیان بە قوتابخانەکانەوە کردو. دەستپێکردنی خوێندنیش لە عێراق تاکو ئێستا بڕیاری کۆتایی لەسەر نەدراوە. ئێمەش هەروەکو هەموو میلاکاتی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق لە هەموو شارەکانی عێراق ئەمڕۆ دەست بەکاربوونەکەین لە قوتابخانەکان. میلاکاتی ئێمە وەکو خوێندنی کوردی 6221 مامۆستا و 1409 فەرمانبەر لە 472 قوتابخانە و 37 باخچەی ساوایان دەست بەکارە بن. میلاکاتی ئێمە لەناو قوتابخانەکان دوو بەشن، جا چی میلاکاتی هەرێم بێ یان چی میلاکاتی مرکز بێ و هەموو پێکەوە دەست بەکارە بن، واتە ئەمڕۆ ڕۆژی مباشەرەیە دەست بەکاربوونە لە سەرتاسەری شارەکانی عێراق. ئەم دەست بەکاربوونە مەبەستدەی ئەوە نییە ڕۆژی دەستپێکی دەوام بێت، واتە هێشتا دەوام دەستی پێ نەکردووە. ساڵانی ڕابردوو کە دەست بەکاربوونمان دەکرد ئێتە بە ڕۆژی دەستپێکی دەواممانداانە قوتابخانەمان ئامادا کرد، قوتابخانەکانیان دەشوشتەوە، ڕێکیان خست خاوێنیان دەکردەوە، کتێب حازرەکرا بۆ تەڵەبە گوڵی لێدراو، ئەوانەمان ئامادەسازیمانە کرد تەواوی لەم ڕۆ دەست بەکار بن. بەڵام ئەم دەست بەکاربوونی ئەمساڵ بەهۆی پەتای کۆرۆناوە چاوەڕوانی بڕیاری خەلی ئەزمەین و بڕیاری کۆتایی وەزارەتی پەروەردەین کە ڕۆژی دەستپێکی دەوام کەی دەبێ. بۆیە ئەم مباشەرەیە تەنیا حزور و ئامادەبوون و نووسینی مباشەرەیە و دەستپێکی دەوامی ساڵی خوێندنی نوێ نییە. لە شاری کەرکووک 472 قوتابخانە و 37 باخچەی ساوایان سەر بە خوێندنی کوردین و زیاتر لە 90,000 قوتابیش لە ناوەندەکانی خوێندنی کوردیوانە دەخوێنن. بەرپرسی ڕاگەیاندنی سکرتارێتی یەکێتی مامۆسایانی کوردستانیش نیگەرانە لە دۆخی خوێندنی کوردی لە کەرکووک و هۆشداری دەدات لە ئاگەری چارەسەر نەکردنی کێشەکان خوێندنی کوردی ڕوبەڕووی شکست دەبێتەوە. بەڕاستی خوێندنی کوردی تاکە دەستگایەکی خوێندنی کوردی و کوردە کە لێرە توانیوێتی خۆی ڕابگرێ، بەڵام ساڵ بە ساڵ کێشەکان زیاتر ئەبێ، ساڵ بە ساڵ گرفتەکان زیاتر ئەبێ، ساڵ بە ساڵ مامۆستا و قوتابی کەم ئەکرێت و تەنانەت قوتابخانانەی کە نۆژەنیش ئەکرێتەوە هەتاکو ئێستا نۆژەن نەکراوەتەوە. ئەمانە هەمووی ئەوەمان پێڵێ خوێندنی کوردی بەرەو ئاقارێکی نادیارە. ئەگەر هەرێمی کوردستان بەجددی نێتە پێشەوە بەڕاستی خوێندنی کوردی بەرەو ئاقارێکە ڕوات، بەڕاستی کە هەمومان تەماهی ئەوە ناکەین و زۆر زۆر خەتەریش لەسەرمانەکرێت و تعریبێکی ئاشکرایە لەبەر چاو بەبێ ئەوەی حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێک بنێت. جگە لە نەبوونی بینای قوتابخانە و میلاکی پێویست، گرفتی پێنەدانی موچە لە کاتی خۆی و لێبڕینی لە 121 لە موچەی مامۆسایان و فەرمانبەران هاوشێوەی هەرێمی کوردستان، گرفتی سەرەکی مامۆسایانی خوێندنی کوردیە لە کەرکووک. ماوەی زیاتر لە 3 مانگیشە داوا دەکەن ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر ناوەند، بەڵام تاکو ئێستا هەوڵەکان بێ ئەنجام بووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.